شێرکۆ ئەمن قەت قسەی تو مشکاندیە نا نەخێر ئەدی خێرە ئەو ڕۆهاتی ئەو داوایم لێ دەکەی کاکە ئەتو بەس ئارام بووە دەتوانم پرسیارێکت لێ بکەم فەرمە ئەتو تەئکیدی کە ئەو پیاوە باش نییە حتمما پیاوەکی باش نییە ئەگەنا ئەمن کوت فەرجی بە تاریکی وەدەنێم برایەکەم ئەمن ئەو پیاوەی زۆر باش دەناسم تەنانەت وەختی خۆی بابیشم دەناسی ئەخر باوکە وەزک با بێدەنگ با ئەمن بخۆم دەگەی دانیشتن قسەشمان کرد پێکەوە تەئکیدی کرد کە کوڕی باشە کاچوو ئەوە نازانی ئەوە بە عەقڵ فکر ناکاتەوە بە دڵی فکر دەکاتەوە هیچ نازانیتن هەدەبا مادەم ئەو ڕێگای خۆی هەڵبژاردیە با بە خراپە بە باشی تاوانی خۆی هەگریتن ئەمن ڕازی نیمە تێدەگەن کاکە نازانی خەڵک چمان پێ دەڕێتن خەڵک هەموو دەمان ناسن دەن ئەو عایلەس ئەو سقافەتی هەیە معقولە ڕێگان لە دەنگ کچەکەی بەخۆی هەڵبژێری کاکە خەڵکیش ئەوەی نازانی ئەوە بەتەمایە مێر بە ناکەس بە سەرچی بکات باوکە بۆ ناکەس بەچێ ئەخر بێدەنگ تەماشەی لەبەردەم بابی چ قساک دەکا بێدەنگ بە ئارام بە سەلامەت بی دەڕازی بە و کەنجە تو هۆکە لە ڕق بووی ڕازی بە خراپ باش ئەو تەحمل مەسئولیەتەکەی دەکا برایەکەم دەڕازی بە هەی سەلامەت بی با تووشی هیچ کێشەش نەبین ڕازی بە و نایە خوای لێ بینە دەڕازی بە باش ئەمن ڕازیمە باوکە ڕازی بووی نەچە ئەمن ڕازیمە بە شەرتەچی هاشای لێ دەکەم جواب دێ یان یوسف یا بابەت هەڵبژێرە باوکە تو چۆن بێدەنگ. حاشا لەم نەکەی ئاخر هەر کچەبی بەرامبەر بەبابی ئەوە ڕەوشکی بی شایستەیەوەی زیاتریشە خۆچی گوتم هەڵبژێرە یان ئەمن یان یوسف قسەکەم بەڵێ بابێکە جێت لێ بوو گوێم لێ یان باوکت یان یوسف یوسف ئەو بریاری خۆتە دوێ بە خۆت تەحمل هەموو شتێک دەکەی باوک عەزیزە حاشاکردن یان یوسف ئەلۆ باشی یوسف گیان سپاس بە قوربان شتێکی خۆشت پێڵم باوکم ڕازی بوو هیچ نییە تۆزە بێتاقەتم بەبیانی بۆ بینم قساکەین باشە دەی خاو لەگەڵ نا هیچ نییە دێ